إن الحمد لله نحمده ونستعينه ونستغفره ونعوذ بالله من شرور أنفسنا ومن سيئات أعمالنا. من يهده الله فهو المهتد ومن يضلل فلا هادي له. أشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له، وأشهد أن محمدا عبده ورسوله. يا أيها الناس اتقوا ربكم الذي خلقكم من نفس واحدة وخلق منها زوجها وبث منهما رجالا كثيرا ونساء، واتقوا الله الذي تساءلون به والأرحام إن الله كان عليكم رقيبا. لپاش سپاس و ستایشێکی بێ هەمتا بۆ کردگاری مەزنوو، داواکردنی درود و ڕەحمەت بۆ سەر گیانی پاکی پێشەوای مرۆڤایەتی محەممەد صلی الله تعالى عليه وسلم. سپاس رب العالمینەکەین لەسەر ناز و نعمەتی بەفروباران کە زەمنێک بوو دڵ و زەوزار و گژ و گیامان هەموو هاواری بوو. خدا لطفی لەگەڵا کردین و جارێکتر نعمەتی جوانی خۆی بۆ باراندین. داواکەین لە ذاتی پاکی پەروەردگار بە ئەندازی دەنگی باران و بەفری باری و سەڵاوات بۆ دیداری پێغەمبەر صلی الله عليه وسلم ببارێنێ. مرۆڤ یان مرۆڤایەتی هەر هەموو بە دوای خۆشبەختی ئاوێڵن. ئەیانەوێ خۆشبەخت بن. خۆشبەختی ئەو خاڵە کۆیە کە هەموو ئینسانیەت تێیان مشتەرەکن. ئەو کەسێک کەوا دیندارە، ئەو کەسێ بێدینە، هەموو مرۆڤایەتی بە دوای ئەم خاڵەیە ڕائەکات و ئەگەڕێ. لە ئاینی پیرۆزی ئیسلامە گرنگی زۆر بە سەعادەتی ئینسان دراوە. هەوڵ دراوە کە بارە دەرونیەکانی ئینسان زۆر تەندروست بێ. هەموو ئەوەی کە لە ئیسلامە باس کراوە سێ جۆر خۆشبەختی و سەعادەت. سەعادەتێکیان بریتێ لە سەعادەتی ماددە لە ئینسانە. ئێمە بەرنامە شیرینە بەرنامەیەک نییە دژی ماددە بێ. خوا جەل جەلالوهو لە قورئانە کاتێ باسی ئینسانە کە ئەفەرمێ وإنه لحب الخير لشديد. إنسان بحب مال خير بمعنى مال دليا زور تندو تولا حزي بكو كدنوي مال وشي مالي بخير لنا وبردوه باس كردوه لبر اويك خير لزمان عربي بمعنى چاكتر واتا اوشتيك چاكتر لجاني توه بۆ لە جیهەتە مادیەکەوە پێغەمبەر صلی الله عليه وسلم بۆ ڕۆشن کردوونەتەوە ممکنە ببێتە بەشێک لە سەعادەتی ئینسان. ئەفەرمێ من سەعادەتی ابن آدم المرأة الصالحة. بەشێک لە سەعادەتی ئینسان بریتێ لە ئافرەتێکی صالحە خێزانێکە گوێڕایەڵی بکە، صالحە بێ، هەم گوێڕایەڵی مێردیکە هەم لە کاتی نەبوونی مێردیە خۆی و ماڵ و سەروەت و سامانی مێردی بپارێزێ. ئەفەرمێ والمسكن الصالح. و هەروەها مەسکەنی صالح مەسکەن و شوێنێکت هەبێ کە جێگەی خۆت و میوانەکانی تیا ببێتەوە بەشێکە لە سەعادەتی تۆ. هەروەها والمركب الصالح. ئەو شتێک کە تۆ ئەگوازێتەوە لە وڵاخێکەوە تا ئەگاتە باشترین سیارە، مهم شتێکت هەبێ کە قاچی تۆ لە زەویر و بڕۆکارەکانتی پێجێبەجێک. لە ڕوایەتێکە ئەفەرمێ والجار الصالح. و هەروەها دراوسەی باش عینن لە سەعادەتی ئینسان کە بوو بەشێکی مادی هەیە بۆ سەعادەتی ئینسان. ئیسلام ئینکاری ناکات و کاریشی لەسەر کردووە. ئەم فەرمایشتانەی پێغەمبەر صلی الله عليه وسلم بۆ چییە؟ یعنی تۆ ئەی ئیماندار بەدوای ئافرەتی صالح و مەسکەنی صالح و مەرکەبی صالح و جاری صالحە بگەڕ. تۆ بە خاوەنی
ئافرەتێکی صالحە خانوویەکی زۆر چاک کە جێگەی خۆت و میوانی تیابێتەوە سارەیەکی زۆر باشت دراوسێ باش بگرە هەموو ئەمانە بەشێکن لە سەعادەتی تۆ بەشە مادیەکەی تۆ پڕ ئەکەنەوە ئەم بەشە کافر و بێدین و مسلمان هەر هەموو تیا متفقی ئەزانین لەم بەشەیە سەعادەتمان دەسک خۆشبەختیمان دەسک بۆیە ئەگەر تەقریرەکان ئەخوێنیتەوە ئەڵێن خۆشبەختترین شوێن لە سەر زەویە کوڕی زەویە کوێیە هەندێک ئەڵێن نیویۆرکە بۆ لە ڕۆ مادیەکە و سەیریان کردووە هەندێک ئەڵێن نە ڕەیفەکان و لادەکانن لادەکان خۆشبەختترین کەسن لەسەر زەویە چونکە هەموو ئەو شتانەی کەەوە ئینسانیت داوای ئەکا یا تەبعی ئینسانیت داوای ئەکا هەیەن ئەگەر دیقەتان دا بە کەسێ دەوڵەمەند ببێ وردە ئەچێت لەناو لادەیەکە باخی ئەکرێت و خانوویەکی تیا ئەکات و ئەچێتە ئەوێ کەوە بەشێکە لە حاجەی ئینسانیت و دەرونی ئینسانیت سەعادەتێکی ترمان هەیە پێوتێ سەعادەی ئیمانی دووهەمین سەعادە لە ئیسلامە سەعادەی ئیمانی بەڵام هەر لە دنیا سەعادەی ئیمانی بەشێکی لە دنیایە بەشێکی لە ئاخرەت واتە سێ سەعادەت سەعادەتێکی مادی سەعادەتێکی ئیمانی لە دنیا سەعادەتێکی ئیمانی لە ئاخرەت سەعادەتی ئیمانی لە دنیا زۆر گەورەیە بۆ ئینسانی ئیماندار بەتایبەتی کاتێک کردەوە ساڵحەکانی جێبەجێ ئەکا خۆشبەختێکی زۆر گەورە ڕووی تێ ئەکا أفرمي القرآن مباركة من عمل صالحا من ذكر أو أنثى فلنحيينه حياة طيبة كسك وكردوي أكا نير بيامي أفرتان بنيان بياوان فلنحيينه حياة طيبة أي جين بجيانك زور خوش وآرام حياة الطيب حياتك كإنسان تيا خوش بخد كابو كردوي صالحي تو بش إيمانك تو بهزكا ناڵێن بەشە مادیەکە لە فەرمایشتەکانە باس کراوەشتی ترە حیاتە طەیبەکەی تۆ ئەلێرە کە عەمەلێکی صالحە ئەکەی هەز بە چێژێکی دەرونی و ئارامێکی دەرونی زۆر گەورە ئەکەی ئەم ئارامە دەرونیە خوددا جەلە جەلالوهو بە ژیانێکی طەیب و پاک ناوی بردووە ڕوو ئەکاتە خۆشەویستمان صلی الله عليه وآله وسلم لە قورئانی پیرۆزە ئەفەرمێ فاصبر على ما يقولون آرام گرە لە بەرامبەر کافرانە هەرچیت پێ ئەڵێن با بڵێن وسبح بحمد ربك قبل طلوع الشمس وقبل غروبها پێش خۆر هەڵاتن و خۆراوابوون تۆ تەسبیحاتی خۆ سبحان الله زۆر بکە ومن آناء الليل فسبح وأطراف النهار لگرمی شوا لنواخنی شوا تو تسبیحاتی خوا کی پیغمبر صلی الله علیه وسلم لأمسر أسري بربيانا للرجا لعلك ترضى بويتو راضي بي قورترين خلاط بو إنسان أولا كراضي بي لسرزيوه ببشي خوي ببشكي خوي جياني خوش بي آرام أبي بوي أم فرمایشتانه خدا جل جلاله كبران پیغمبر صلى الله عليه وسلم أي فرمي بو إمشا واتاو كسي كتسبيحاتي زور أكا وذكري زور أكا يشيك لو كساني كحياتي إيماني حياتي كزور آراما أسباب كان زور بؤي توي إيمان دار برا سعادة إيمانية بروي يشيك خالة زور قرنج كان لحياتي توي أوي إيماني كزور ساغد هبه أم إيمانت تيكل بهشتك نكرد به تيكل بالرياض نكرد به تيكل بالشرك نكرد به تيكل بكفر نبو به أفرمي الذين آمنوا ولم يلبسوا إيمانهم بظلم أولئك لهم الأمن وهم مهتدون كين أواني أمن آرامين لسر زويا هي أوانان كإيمانك صادقانين هي تيكل نكرد بالشرك تيكل نكرد بويكا خدایکی تل درونی خوینا لگل ام خوایی ترا دابنن دلکی ساغیان هیا مروفایتی مجویکی طالی هیا لگل پرستن بو غیری خوا بویم آیت بو من تأکید اکاتا و اولئیک لهم الامن اوانا امن آرامیان بو هیا اوانا مهتدون خدا خوی بو خوی هدایتی داون دوهمین دانا لوانی که تو برو قناغ آرامی أبات برو سعادة خوشبختي أبا
هۆکارێک تر لە هۆکارەکان ئەو ئەخلاقە بەرزانەیە کە لە تۆیە ڕاون و ئەیان ڕوێنی چکە ئەخلاقەکان هەندێکیان خوا پێداوی لە تۆیە ڕواون هەندێکی تیان نەڕواون ئەوێ بیان ڕوێنی زۆرن ئەو ئەخلاقانەی کە پێویستی بە ڕواندن هەیە زۆرن ئەو نەمامانەی ئەوێ لە دەروون تا بیچێنی لە پاکی تۆ لە طەهارەتی تۆ لە نەفسی بەرزی تۆ بۆی ئەفەرمێ خذ العفو وأمر بالعرف وأعرض عن الجاهلين سلام أخلاق بەرزانەی دینکە هەمیشە تۆ عەفوکار بە هەمیشە تۆ یەکێک بە لەوانەی لەناو کۆمەڵگا فەرمە بە چاکە و ڕێگری لە خراپە ئەکەی کەسێک بە لەوانەی کە ئەگەر جاهیلەکان کارێکیان کرد تۆ نایکەیتە هەڵڵا و دەنگ و باسی گەورە وأعرض عن الجاهلين پشت ئەکەیتە ئەمە چاو ئەنوقێنی لەمە هەوڵ ئەبێ ڕێکیان بکەیتەوە بە ئوسلوب و ئادابی بەرزی ئیسلامی جوان لە پەنای ئەم دوو سەعادەتەی کە لە دنیا دەستمان ئەکەوێ گەورەترین سەعادەتێ بۆ کەسێک کە ئەم دوو سەعادەتەی دەستکەوتووە سەعادەتی ئێرەی دەستکەوتووە لە ڕووی مادی سەعادەتی ئێرەی دەستکەوتووە لە ڕووی ئیمانی سەعادەتی ئاخرەتیشی دەستکەوتووە لە ڕووی ئەوەی کە لە ئاخرەتە حیاتێکی طەیب بەدەست بێنێ فمنهم شقي وسعيد یەکێک بۆ لە سەعیدەکان و خۆشبەختەکانی ئاخرەت ئەگەر لێرە هەوڵت نەدا لایەنە ئیمانیەکەت تەسبیت بکەیت چێژی ئێرە وەرنەگرت چێژی ئەولا وەرناگرت بۆ زۆر گرنگە ئینسانی ئیماندار ژیانی خۆی بڕازێنێتەوە بە جوانی لێرە جوان عەبدایەتەکان جێبەجێکە خواناسەکان جێبەجێکە ئارامێکی گەورە ئەفەرمون خوددا بەهەشتێکی هەیە لە سەرزەوی هەر کەس لێرە تێی نەچێ لەولا تێی ناچێت ئەمە ئەو بەهەشتەیە کە دەرونی تۆ ئارام ئەکاتەوە تۆ ڕێک ئەکاتەوە تۆ ڕێک ئەخاتەوە بۆیە ئێمە ئومەتی ئیسلامی سێ سەعادەتمان هەیە جیاوازی لە ئومەتەکانی تر سەعادەتی مادی گرنگی پێ ئەدەین تا ئێستا بینوتانە مەلایەک ماوەسایەکی ئاینی بڵێ کاکە بە ماڵتان نەبێ لەسەر جادە بخەوە بڵێ با حیشتان نەبێ و ڕەش و ڕوت و ڕەجاڵ بن نەخێر چکە ئیسلام ئەمر بەمە ناکە ئیسلام فەرمێ پۆشاکی جوانترین پۆشاک لەبەرکە جوانترین سفرەش بڕازێنەرەوە تەنها ئەوەندەی سنووری بۆ داناوی ئیسراف مەکە و شکری خواکەوە حەمدی خواکە لەسەری خوا خۆی پێخۆشە ئەثەری نعمەتەکانی لەسەر عەبدەکانی ببینێ کەوابوو لە ڕووی مادیەوە تۆ تۆکمەیە ئیماندار لە ڕووی معنای ئینسانیەتەوە تۆ هەر تۆکمەیە ئیماندار لە دنیا سەعاتی ئێرەشت هەیە بۆیە ئەبینی ڕێژەی کوشتن لە جیهانە ئەگەرچی ئومەتی ئیسلامی لەناو قەیرانی زۆر گەورە گەورەیە قەیرانی کوشت و بڕی زۆر گەورە و جەنگی گەورە گەورەی بۆ دروستەکرێ و لاوەکانی ئەفەوتێنرێ ڕێژەی کوشتن تێیە زۆر زۆر کەمە ئەچە هەموو جیهانە چکە ئەم سەعادەتە دەرونیەی هەیە لە پەنای ئەمانەشە ئومێد دەکەین خوای گەورە سەعادەتی ئاخرەت بە ئومەتی پێغەمبەر صلی الله علیه وسلم هەمووانمان پێکەوە بەخشێ خوای لێت ئەپاڕێن و لێت ئەلاڵێنە و لە تاوی گوناهەکانمان نبوورە گوناهێ بە ئاشکرا کردومانە عەفومان کە گوناهێ بە پەنهان کردومانە عەفومان کە گوناهێ نەمەنزانی کردمان عەفومان کە گوناهێ زانیمان و زیادەڕەویمان کرد عەفومان کە یا ئیلاهی لێت ئەپاڕێنە و لێت ئەلاڵێنە و لە خۆشبوونی خۆت بەسەرمانە ببارێنە کەڕەمی خۆت بەسەرمانە ببارێنە ئیلاهی داوات لێ ئەکەین چاکانی دنیامان پێ عەتاکە داوات لێ ئەکەین چاکانی ئاخرەتمان پێ عەتاکە داوات لێ ئەکەین یا ئیلاهی لە دنیا لە خۆشبەختان حسابمان کە لە ئاخرەتە یا ئیلاهی داوات لێ ئەکەین لە خۆشبەختان قبوڵمان کە یا ئیلاهی ئەم ئیماندارانە هاتوونەتە ماڵەکەی تۆ ئەمانە ئەهلی سوجدەن بۆ تۆ ئەهلی ڕکوعن لە حوزوری تۆیە ئەمانە ئەهلی نوێژی بەیانین یا ئیلاهی ئەمانە ئەهلی نوێژی تاریکین یا ئەکرەم الئەکرەمین خوایە ئەمانە دەستی دوعایان بەرز ناکەنەوە تەنها لە حوزور و مەقامی تۆیە نەبێ دەیا ئیلاهی دوعاکەن گیرا بکە ادعوا الله وأنتم موقنون بالإجابة